سڵاوتان لێبێ سڵاوتان لێبێ لە حوتەمین فستیڤاڵی سینەما لە دهۆک لەگەڵتانین ئەمڕۆ ئێماچینە لای سینەماکارە گەنجەکان بەڵێ دەمانەوە بپرسین تا چەند سینەماکارە گەنجەکانمان ڕۆڵیان هەیە لە سینەمای کوردیە و هاوکات وەڵامی چەند پرسیارێکی تریش دەبیستن لەگەڵمانە لەگەڵمان بن. موندی نبی سحكي اوكي اوه هنوغا بدن خما بلنكا تمام قضيت علي خورنا بتني يو بيطوما ام كرد بيجين باز بوشاتي جاري کاگڕواڵ خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانای زۆر خۆشحاڵین ئەمانەوەیە کە بزانین یەکەم پرسیارم بۆ دەست پێەکەم تا چەند ڕۆڵی گەنجانمان ئەو گەنجانی کە لە بواری سینەمایە کارەکەن لە هەرێمی کوردستانە ڕۆڵیان هەیە لە فستیڤاڵەکانە بەتایبەتی لەم چەند ساڵی پێشووترە و چەند ساڵێکە چەندین فستیڤاڵی جیاوازەکرد لە بواری سینەمایە ڕۆڵی گەنج چۆنە بینی؟ گەلک بۆش ینی ئەگە کورتی بەرسەدەم گەلک بۆش چونکی ئەو ڤیستاڤۆڵێت هە ڕێکخستنێکەوە مازم پێ دێتن پێویە بەری ڤیستاڤۆڵێ چەندمەها ئۆمۆدەکۆریۆ بە ڤیستاڤۆڵێ بکەن ئۆمۆدەکۆریژی هینزۆنن گەل پێشکردنێت دنیۆە هەر نەمۆینە مەیلێت دەستی و ئەو یهۆتیە سەر شۆشە و کۆمپیوتەری و بەرنامە ji ber hindê petiriya ev kesê van vîstavola da şûlken ew kesê gencin ev şarazoyî van bernamo de hey yani rast e mirovêt mezin û xudan serbûr jî vîstavola da şûlken belkî ew bingehê vîstavola bin bes wekî rêvebirin û rêxistin ez bînim pitir مەژیە گەنجۆی دەدا دەستۆش تۆ باسی ئەوە کرد کە ڕێخستنەکە لەلایەن گەنجەوە ئەکرێت بەس بەشداریکردنی ئەو کەسە ئەو گەنجانەی کە ئەکتەرن چۆنە لە ناو فستیڤاڵەکەیە ڕێژەکەی چۆنە ڕێژەی بەشداریکردنی گەنج وەکو ئەکتەر لە ناو فستیڤاڵەکەیە چۆنە حتا گەنجێک بهێتە ڤیستاڤۆڵێکێ وەکی mêڤۆن وەکی ئەکتەر پێتویە بەری هینگیت فیلمێکی دۆبیتن یۆن فیلمێک چێکردن کرویە فیلمێکی بیستۆفێ فیلمێکی بیتن کاتە ئەتوانین بپرسین بەڵە ڕێژەی بەشداری گەنج لە فیلمەکانە چۆنە جێڕوک زۆنن جێڕووکە هەی کۆرێکتەرەوێت گەنجن یۆن دەرهێنەرەوێت گەنجە یا هەیژی نەگەنجن باشە کاگڕۆڵ لێت ناشارینەوە زۆرێک لە گەنجەکان ئەوانەی کە لە بواری سینەمایە کارەکەن گلەی ئەویان هەیە ئەڵێن لەلایەن جیلی پێش ئێمەوە کە لەلایەن سینەماوە کارەکەن کەمی ڕێگریمان بۆ دروستەکەن وەڵا ڕێگیری بەلکی هەندێک جاها ڕێگیری هەبن باش بەس دوو تشتێت هەین گەنجی پێتەڤە پەتەر خۆ ئۆڤۆکات پەتەر سەرخۆ شولکات گەنجی سینەماکار پەتەر ئەوێ حەزە سینەما هەبیت پەتەر فیلمۆ تەماشا بکات خۆ ئۆڤۆکاتن چونکی سینەما نەشولێکی پسانە هەیە تو ئەکتەر بیت و دەرهێنەر بی چ بیتن شتێکی دژیە هەی کو gelek cora genca biroderêt me belkî min jî me jî ew gozin de hey bûçî kêm derfetê me den ku em actingê em rolê xwe bînît filmekî da em evêt ku ev ê şinî me hes hey evêt me gelek serbûr hey ew bu derhêner jî orîşeya gelek cora çunkî فیلمسازی کردستانی نوکه یا کمه برف باشی چیتن اساسات بینم بس هر یا کمه در هنر پتریا در هنر حس کن او اکتر الجلوان او بنوید خودان سربور اوید خلق بلکی نیاسیتن بو مارکتینگ و فیلمی باشه بو دکیم تر زحمت پیوابتن یعنی اوجی های بس هر هند راجی هکر بزاوا فیلمسازی
فیلم سازیه یا درامایه اوه چه بیتن کردستانه از الهزرده گنج پتر رول خوبینن در هنر پتر گنجدنی آواگن چونکه اوجی حس کن بخو کارکتر آواگن یعنی در هنر یه تاین مروف تهجانه حس کن پرورده کن اف پرورده ها گلک مهمه تشتاکی دشی بنگی هوان صحبت همی از الهزره پرورده دست بید کردن یعنی بو نمونه حکمت ما ریوبرت ما پرورده دا بنگی هکی بدانن گو سحکنا فیلم گو هشتاد بچیک سحکنا فیلم خوشه جوار گیرن ئایدیا کێژێوار کاتە تۆ لات وایە کە خێزانەکانی ئێمە ئەو مەسەن سێکردنی فیلمیان کرد بێتە کللتورێک بۆ ئەوەی کە گەنجێک دروست ببێت لە داهاتوە حەزی لە ئەکتەری بێ حەزی لەوە بێ لە سینەمایە کار بکە ئایا ئەو شتە بۆتە کللتور لە ناو ئێمەیە؟ بڵۆ دیت نامە مخابنی و نه نبووە کللتور بەس خۆزی ببۆ کللتور و ئازل هەزرێ دەبیتە کللتور چونکی دبێژن پۆشاڕۆژ بۆ سینەمایە يعني ازل هزري دبيتا كولتور وهيدي هديوت بيتا كولتور باشا شلون ولا خلق تيبجينين ك باشا روج خوتلي بو سينمايا دەبینین کە چەندین بۆ ئەکتەری بەناوبانگ هەیە کە گەنجن و ئێستا ڕۆڵێکی زۆر کارانەیە زۆر دیارن و تەنانەت لە بواری مادیشا زۆر توانیویانە کە خێرێکی زۆر بکەن لە کوردستان ئەوەندەی بیستین ئەڵێن کەمتر ئەم قازانجە هەیە لە کوردستانە چی بکەین چ ژینگەیە دروستکەین هەبێ و ژینگەیە بۆ ئێوە چۆن بێت تاکو گەنجانمان ڕۆڵێکی کاران هەبێ ڕاست بژین یعنی ئەکتەرێت سینەماکارێت مەزنێت هەین کاریگەریە خۆی سەر بڕیارە حکومی وڵاتە هەی ئەن سینەمایە نوکە وڵاتێت هەین داهاتێوانە بەشێکی مەزنش داهاتێ وڵاتێوانەش سینەمایەت هێتن کە چاوە vê زەمینێ پەیداکەین سیستەمە و پەروەردەیە هەکە دیتنۆ من هەکە سیستەمێ حکومڕانیەمە پتر گرنگیە بدەتە پەروەردە هونەری کولتوری یا سینەمایە یا موزیکە القلمة مازن بيت ام خود تماشای فیلم کن ام خود حس کن باشدار بین ام خود پتر زانین چونکی مروف پتر صح كذا فيلم پتر زانی چات هنا چکرن وایە ئێمە باسی ئەو شتانی ترمان کرد ئەمە کەمێک باسی خۆتم بۆ بکە چۆن ئەو بوارەت هەڵبژارد و ئایا خێزانەکەت ڕۆڵیان هەبوو کە ئەو کەسانی کە لە چوار تەرەفتا بوون کێ ڕۆڵی هەبوو بۆی کە ئەو بوارە هەڵبژێری که سبارت کم چه حال بجارد بیرام ناید یعنی لە مناڵیەوە حەزت لێ بووە؟ بەڵێ مادەم لێ بیرت نایە دیارە لە مناڵیەوە بووە بەس ماڵامەژی بۆ من مرۆڤێکی مازنە و پشتەوانێ منە بەڵێ هیوادارین هەموو خێزانەکان وەکو خێزانەکەی تۆ خێزانەکەی تۆ ویدۆرم باشترژی بن دەڵێ بێگومان ڕۆڵ بن و ژینگێکی باش بوو گەنجانە دروستکەن کە حەزیان لە بواری سینەما ئێمە خۆشحاڵ بووین زۆر سپاس بۆ ئامادەبوونێ ئێستا خاتوونێک میوانی ئێمەیە کە لە ڕۆژهەڵاتەوە هاتووە بەهار معروفی کە بۆ ماوەی 3 ساڵە لە بواری سینەمایە کارەکە بەخێر بێ بەهارگیان زۆر بەخێر بێ خۆشحاڵ بین کە لێرە ئامادەی خۆشحاڵم کە لێرەم سپاس بە تایبەتی بەخێر بێ بۆ باشووری کوردستان مەمنونە بەهارگیان بۆم باسکە چۆن چوویتە بواری سینەماوە و چۆن کارت کرد لە بوارێ وەڵا ڕاستان بێ من 3 ساڵەمەوە بەر بوو تستێکی فیلمی سینەمایی کە بڵند بوو چوم بەشدار بووم تستم داوە لە بینی نزیکی 500 نفر هەڵبژران بە بوونی چهرەی کوردواری 500 نفر بەڵێ چۆن لە تەواوی شارەکانی کوردەوە و تستە هەڵگرترا کە ئەو کارکترە انتخاب بکردرێ دواتر من ئەو شانسم هەبوویە کە هەڵبژرام و لە ئەڤڵین فیلمەکەم فیلمی بڵندی سینەمایی بوو کە ناوی دایانە و ئێستاش لە ئەم فێستیڤالەدا بەشدارە بە هیوایەوەی کە سەرکەوت
بۆ هیوای ئەو کاتەمەنت چەند بوو و ئێستا تەمەنت چەند ئەو کات تەمەنم 22 و ئێستا تەمەنم 25 بەشە ساغ بەشداریت لە چەند بەرهەمە هەیەیانی چەند بەشداری لە چەند فیلما کردووە من بەشداری تاستا لە نزیک 5 فیلمم کردەوە فیلمی سینەماییەک بڵند و سێ کورتە فیلم و داکیومنتری دوو فیلمی داکیومنتێکە لە نێو تەلەڤیزیۆنی ئێرانەوە لە شەبەکەی مەهاباتەوە بڵاوکراوە و بینەری زۆر بیاوە و هەموو ئەو کارانێک کە بەشداری تیا کردو بە زمانی کوردی بووە بەڵێ زۆربەی زمانی کوردی بووە لە داکیومنتریێک من بە دوو زمانی هەم کورمانجی بادینی و هەم سۆرانی لە نەقشم هەبوویە و کچەکەشمان زیرەکە زاراوەکانیش ئەزانێ کەواتە تا چەند گرنگە ئەکتەرە کوردەکانی خۆمان هەم لە زاراوەکانە زیرەک بن هەم زمانیشیان باش بێت وەڵا ئەوە زۆر پێویستە یعنی تۆ دەبێت زبانەکەت باش بێ دەبێت بزانی ئەکتەکەت باش بێ تا بتوانانی لە دیتی خەڵکی مەقبول بی زانی ئەگەر تۆ قسەکردنەکەت باش نەبێ ئەگەر نەزوانی ئەو دیالۆگەکانتی ئەدابەکی ناتوانانی مەقبول بی ینی جێت نامێنێت بۆ خانمێک کە بێ بچێتە بواری سینەما ئەو مەرجانە چێک ئەوێتیایە بێ بۆ خانمێک دەبێت شارەزای هەبێ دەبێت لەسەر ئەکت و توانای خۆی ئیش بکە ئەگەر واقعاً عەلاقەی بە ئیشی ئەکتە دەبێت بەردەوام ئەو لە ئێران ینی ئێمە لە ئێران جێمان هەیە بۆ تست و شتیاوە ئەگەر حەزیان لێبێ دەبستن تستی بدەن کە هەڵبژێرن و ئیشی سینەمای دەوام خول هەیە بۆ ئەوەی کە کەسێک بچێ ئەو دەورانە ببینێ بۆ ئەوەی کە بتوانێت ئیشی ئەکتەری بکە بەڵێ ئەوە زۆرە گەر دۆران دەبینن و ئەو دەورەکەی تەواو دەکەن و بڵم ئەوە دلیل نابێ گەر بتوان واردی سینەما بن تۆ بەشداریت کردە بوو لەو خولانەیە؟ نه ئەواتە لە خوێنیان بووە بەڵێ منیان هەر دیت کوتیان مەسەن لە تستی ئەوڵەکەیدا دییان کردکە تۆ بە ئەکتی تەبیعی یعنی لە جانت داوا هەیە چۆن من لە وڵی منداڵەتیوە لە 10 ساڵگیە چاوی فیلمی سینەمایم کردو فیلمی سینەمای سەریال نەبەوەی کە فیلم ببینم بۆەوەی کە ببینم ئەکتەکە چۆنە بۆی کە ببینم ئەو کارگردانە دەرهێنێرەکە چۆن ئەو ئیشەی دەکەیت ڕاهێنانت ئاتی یعنی من ئەوە لە وڵ منداڵەتیە بخۆمە ئەو خۆمی فێری ئەو ئیشانەم کردو کە ئەڵان ئێستا ئەوەی بەڵەبم باشە لە بەشداریکردن لەو فستیڤاڵانەی کە کراوە دڵخۆش بی بە ڕێژەی گەنجان بەڵێ ئەوە زۆر یعنی جێی دڵنیایی و زۆر خۆشەکە گەرگەنجەکان ڕێیان بکرێ بۆ فستیڤالەکانی ئاوە چۆن گەنجەکانی دیتر چاو لێ دەکەن و ئەوە بخوان ئومیدوار دەبن کە جێ هەیە بوانیش ئێن دەتانم بێنە دیتن ئەگەر سعی خوان بدەن ئەگەر شرایەتەکە جوور بێت ئەوە زۆر زاڵیان جامعەیەکی گەنجی هونەریمان دەبێت فستیڤالەکەی ئێرە چۆنە بینی ڕێژەی بەشداریکردنی گەنج لە ناویا وەکو ئامادەکار وەکو میوان چۆن ئەیبینێ؟ وەڵا فستیڤالکی زۆر فستیڤالکی گەنج و خۆشە یعنی ئینسان حەزی لێ ئەگەر دبینێ هەموو گەنج و جەحێڵ و ئەوانەنە ببڕوای من زۆر چاکە باشترکە ئاوا ئەو بەردەوام ئیدامە بدرێ ئەو ڕەوەشە لەوانێ ساگادار بی کە تێکەڵاویەک و بەشداریکردنێکێ لەلایەن سینەماکارەکانی هۆلیوود بۆ بۆلیوود و پێچەوانە شەوانێ لە هەرێمی کوردستانە ئەو ڕێژە گەنجی کە ئیبینی بەشداریانی لە بواری سینەمایە تا چەند گرنگە ئەم بەڕاستی کارەکانیان بە ئەنتەرناشناڵیتر بکەن بەشداری لە سینەماکانی جیهانا بکەن ئێمە شانازی بکەین کە بڵێن کوردێکمان هەیە کە لە سینەماکانی جیهانە ئیشەکە وەڵا بەو بارەیە ئەو فستیڤالانە زۆر جێی ئەو ڕگایی بەدەکەی یعنی ئەگەر ئەکتەرێک دێ لەو فستیڤالەکانی ئاوا چۆن ئینتەرناشنال ئەکتەر دایرکتەر حزوری هەیە کارگەردان تێیدا هەیە ئەوە دەبینێت بە ڕگای بۆی بەدەکە یعنی دەبێت فیلمەکە بتوانێت بە دەشواری ئەوانە بچێ تا دەرهێنەر ینی ئەکتەرەکە بۆی ڕگایەک بکرێ یعنی ئێستا من فیلمەکەم بڵاو نەکراوە بۆ من چەند پیشنهادی فیلم لە کشوێرەکانی دیکتاتەر هاتۆ یعنی ببوونی تا داوایان کردو بۆی بەشداریکەی لە وڵاتەکان وەڵا لێ پورتەقاڵەوە داوایان کردو فیلمەکە ئەلبەتە بە زبانی ئینگلیسی و تۆزە کوردیش تێدایە یعنی من بۆوانی ئەکتەرێکی کوردم یعنی ئەگە زبانەکەش بگۆڵە هیچ فەرق ناکەم واتە لەوێ ئەگەر تو ئەو ڕۆڵە ببینی بە زمانی کوردی قساکەی هەم کوردیە هەم تۆزەکەش ئینگلیسیە زۆر خۆشحاڵ بووین خات و بەهاری معروفی ئەمە دووبارە بە خێراتن دەکەین هەم بۆ باشووری کوردستان هەم بۆ ئێرە بۆ بەرنامەی گەنجانەش بەیوان سەرکەوتوبی کاک حسێن زۆر خۆشحاڵین کە
بەشداری و گفتوگۆ لەگەڵاکەین لە بەنامێکی گەنجانەیە بە جۆرەوەی کە چەند ساڵە جەناب لە بواری سینەما وەک ئەکتەر وەکو دەرهێنەر کارێک کردەوە پێم بڵێ سەرەتایی چوونە ناو بواری سینەما و ئەو کاتی کە گەنج بووی چۆن بووی چۆن دەستە پێ کرد وەکو ئێستا کە ئسان فەستیڤاڵای بینی لەسەر ملی گەنجان بەڕێوە چێ باشە ئەو کاتەش ینی کە یەکەمین جار بوو یەکەمین هەنگاو لەگەڵ کاک مەسعود عارف و مامۆستا محەممەد محسن پرۆدیوسەری فیلم بوو دەستمان پێ کرد ینی بڵین وەکو خۆبەخش دەستمان پێ کرد فیلمێکمان دروستکە ڕەنگە و فیلمە ینی ئەگەر تو باسی بکەی سیر بێ بەس ئەم فیلمە 4 ساڵ تا تەواو بووی لەبەر زۆر کێشە هەبوون لە هەموو وارێکدا بەس دوایی کە فیلمەکە سەرکەوتنێنە کە یەکەم جار و مەسەن فیلمێک وەکو کەسێک بڵین فیلمێکی خوماڵی ینی کوردی بەشدار بێ لە فەستیڤاڵی بەرلین دەورەی لە 2006 ئەوە ینی بەڕاستی بۆم خۆم سەرکەوتنێک بوو ئەو جیاوازیە چییە کە لە نێوان ئەو ئاسانکاریانی کە بۆ گەنجان کراوە لە ئێستا بۆ ئەوی کە بچنە بواری سینەما و ئەو کاتە بۆ ئێوە نەبوو ئاسانکاریان بەڕایم ئێستاش هەمان کێشە هەیە بۆ گەنجانیش کێشە هەیە ڕاستە ئێستا بڵێن بەشی سینەما هەیە زانکو بەڵام مەرجیش نییە تۆ ئەگەر مەسەرەن مەجبور لە بەشێکی زانکۆوانە مهم بە هەر حاڵ ینی هەم لە زانکۆ هەم لە دەرەوەی زانکۆش هەمان کێشە ئێستا هەنە بۆ گەنجان چکە زۆر جار من خۆم کە عەلەساس فیلم و ئەمانە دروستەکەم زۆر جار گەنجێک بە من ئەڵێ من حەزەکەم بەشداری بکەم لە فیلمێک بەڵام من نازانم چی پێ بڵێن چونکە فیلمی کوردی زۆر فەقیرن بڵێن مەسەرەن 10 ساڵ اینجا فیلمێک دروستەوێ زۆر گەنج هەنە حەزەکەم ببن بە ئەکتەر بەڵام ئەو دەرفەتە نییە باشە بەس ببوورە یەک قسە ئەوان زۆر بەڕاستی زۆر جدینە لە ئیشی خۆیان ئێستاش ئەم فەستیڤاڵە بەڕاستی لەسەر ملی ئەم گەنجانە بەڕێوە تۆڵی گەنجێکی باشەیە لە بواری سینەمایە لە کوردستان ئیشەکە دێکەواتە ئەو لە بواری ڕێژەکەەوە پێم بڵێ ڕێژەکە دڵی تۆی خۆش کردووە ینی بە ڕێژێکی زۆر گەنج بەشدارە لە سینەما و لە فستیڤاڵەکان بەڵێ باشە پێت باشە چی بکرێ بۆ ئەوەی گەنجانمان بتوانن کۆنتاکتێکی باش دروست بکەن لەگەڵ سینەمای نێودەوڵەتیە من بە سینەمای نێودەوڵەتی ئەمانە بابەتێکی ترە شتی گرنگ ئەوەیە لێرە ئێمە ئەتوانین چی بکەین ئەم گەنجانە ئەتوانن چی بکەین چۆن فرسەت پێیا بێ فرسەتیش بەڕای من ئەوەیە کە ئینتاجی کوردی زیاد ببێ ئەگەر ئینتاجی کوردی زیاد بوو هەم لە ڕۆی سینەما هەم لە ڕۆی دراما لەو بارانە حتمما یعنی گەنجی باشمان هەیە دەوتاریش دەوترێت ئینتاجی کوردی لە بواری فیلما کەمە بەڵێ ئەو قسەیە هەیە کارەکەی بۆ چییە گەڕێنیتەوانێ ئیتر من نازانم بەس هەمومان نازانی مەسەلەی کوردستان ئەمە فترەیەکی زۆر درێژە ئەمە چەند ساڵێکە لە قەیرانێکداژی بەس ئەگەر شتێک هەل بوو مهم ئەوەیە ئیتر بڵێن حکومەتە یان کەسانی مهتەم من بەو مەوزوعانە ئیتر بە چاوێکی تر سەیری ئەم مەسەلە بکەم بەڕاستی ینی حقیقەتیش بڵین سینەما شتێکی هامشە ینی ئەسڵەن لەوانەیە کەس هەر بیری پێ نەکات باشە جەنابەت وەکو کەسێکی بە ئەزمون تا چەند ئێوە ئەو کەسانی کە ئەزمموی سینەماتانەیە هاوکاری گەنجانن لە ئێستاە بۆ ئەوەی کە بچنە ناو سینەما من وەکو بڵین عیلاقات ئەوەی پێم بکرێ ئەیکەم بەس ناتوانم سوز و شتی زۆر گەورە بە کەسیش بدەم بەڕاست باش یەکەمین کار یەکەمین دەواازە و یەکەمین دەرگا بۆ گەنجێک کە بێتە ناو بواری سینەما چییە؟ ئەبێ چه دەرگایە بکاتەوانێ ئەوە ئەگەڕێتە بۆ حەزی ئەو ئیترکە حەزی هەیە ئەبێ بۆ خۆی ڕێک پێیا بکە بەڕاست کەواتە ئەتوانین بڵین گەنجێک کە حەزی لە سینەما بۆ ئەتوانێت یاسەر زەحمەتە زۆر زەحمەتە بەڵام ئەبێ ئیشی لەسەر پێیانی نابێت کۆڵ بەستە ئەوەیە باش نییە لامو گیانەوە باسەکرێت کە سینەما زیاتر لەولایەن کەرتی تایبەت و کۆمپانیا گەورەکان ئەو بن بە سپۆنسەر و ینی هاوکاری فیلمەکانەکەن و ئەم فیلمانشن کە دواتر دەرهێنەری زۆر باش و ئەکتەری زۆر بەناوبانگی گیانی دروستەکەن لەوانێ خۆ باشتر بزانین دەوترێت شۆڕشی پێکرێت تا چەند ئەم دۆخە هەبووە لە کوردستانە تا ئێستا لە کوردستانە نازانم ئەگەر هەبش ڕێژەیەکی ئەوەندە کەمە کە ینی هەر ینی ژمارەیەک نییە بڵێ چونکە من وتم مەسەرەن چۆن لە ڕۆی بڵین وەکو حکومت کە سینەما شتێکی جارێ زۆر گرنگ و ئەمانە نییە بۆ هەمان خەڵکی تریش ئەو خەڵکەی کە ئێمە باسی کەردی تایبەت و کەردی تایبەتیش
ئەم مەسەلە نەبوویتە مەسەلەیەکی گرنگ یعنی بە گرنگی نازانم خۆی زۆر گرنگە بەڵام ئەوانە تا ئێستا بە گرنگی نازانم. باشە گرنگە ئەو کەسانی کە ئێمە خۆمانەزانین لە کوردستان بازرگانانێکی زۆر باش هەن کە دەستیان ناڕوا بۆچی واتە گرنگە کە ئەوان بتوانن سەرمایە دابنێن لەسەر بەشی سینەما ئەم پرسیارە بگۆرە بۆ ئێوەش بۆ هەموو کەسانی تریش هەموو کەناڵەکانی تریش ئەوانەی کە ڕۆژنامەنووسن ئەبێ ئێوە شتێک بیکەن دروست بیکەن لەگەڵ ئەو بازرگانانە من ئێستا مەسان تو ئەگەر پرسیار لەم بکەین ئێمە ئەزانی وەکو میدیا ئەو کارە ئەرکی منیشە بەڵام زیاتر ئەرکی ئێوە مەسەران بچن ینی لێ کۆڵی بکەنەوە بوو مەسەن ئەو کەسانەی کە پارەیان هەیە یان بازرگانن یان کۆمپانیای گەورەیان هێنە بۆچینایە لەم کاتێک کە بەرنامەکەکەین و پرسیار لە جەنابەکەین و ئەمانێ وەڵامی ئەومان دەستکرد هەڵبەت لای ئەمە بۆ ویستومانە کە ئەو وەڵاممان دەستکرد باش نیە لە زۆر وڵاتانە هەندێک کۆمپانیا کە بۆ ئەچێتە بواری سینەما و خێرێکی زۆر باش ئەکا بۆچی ئەسا ئەم بیرە نییە ئێمە داز لە بیرکردنەوە کاکەین بۆ بیلۆ نەکراتەوە کە سینەما بکرێت بە بزنسێکی عالەمی و پەیامیشی تیا بگەێنرێت و پەیامی دەوڵەتێکی هەمان قساڵێم ئەڵێم ئەگەر تو ئەو پرسیارە لە من کێ ئەڵێم ئەرێ بوو نییە بەڵام ئەبێ ئێمە هەمومان بچین ئەو پرسیارە لەو کەسانە بکەین کە بوو نییە ڕایان چییە لەو مەسەلەیە ئەوە بە گرنگی ئەزانن ئەگەر بە گرنگی ئەزانن بووناین بەرنامەکەمان زۆر گەنجانەیە ئەمە زۆر ئەوە بۆ هاوکارانمان بەجێڵین زۆر سپاس بۆی کە بەشدار بووی ئەمڕۆ لەگەڵمانە لە کاتمان گرتی زۆر سپاس. بەخێر بیت کاک میوان بەخێر بیت خۆشحاڵم کە نایشی میوانە و کە میوانی لە بەرنامەی گەنجانە وای بەدڵنیایەوە کاک میوان وەکو نوێنەری کۆمپانیایەکی پرۆداکشنی لە بەرلین و کە تۆ نوێنەریانی لە کوردستان باسێکی ئەو جیاوازیەم بۆ بکە کە بۆ گەنجان هەیە کاتێک یانەوێ بچنە بواری سینەما لێرە و لە وڵاتێکی ترە ئەشم بەرسڤۆتە ینی پترژی وەک پرسیار بەرسەوەم بکە وەکو ئەس لە کۆمپانیا میتۆس شۆکەم بژاوە نزیکی 7 ساڵایە کارە سینەماییدا و ڕاستیژی چێبیشتن خەڵکێکی سڤیل نازانیت بەس ئەوێت کارە هونەری بکەن و میدیا زانن کاریگەرە سینەمای گەشتە چه مەرحەلە بڕێکا میتۆزن گەل هەرێما کوردستانê مەشیا gelê genca ava bikeyn mesela warê sînemayê da û gelek Kurd nike bejdar bûn filmên biyanî da wek ekter geleka xelat jî birin xelatên mezin jî birin yanî bi warê sînemayê da ez bêjim Kurda çi serxoneyê la şiyan gencê xwe ava bikin bi warê sînemayê da wek derhêner wek ekter شتێ وسا شا بکەن باشە دڵخۆشی بە ڕێژەی گەنجان لە بواری سینەمای لە کوردستانە کاتیان فستیڤاڵانە ئاکرێ و ئەبینی کە گەنجیش بەشدارە ئەو ڕێژەیە زۆرە وەکو گەنجێک دڵخۆش بکا بڵێ مای دڵخۆشێک کە گەنجێکی زۆر بەشدارە لە فیلمەکانە لە بواری سینەمایە لە فستیڤاڵەکانە وڵا بێژین هێدی چێت بیت پیرامەتێت وەختێکە مە شۆلد کرد مەنەشە بژنە خەلکێکە مە فیلمێکی چەکەن بەشدار بن نوکە خەلک خۆتێن فستیڤال بن وقت بيجي دما فيلم بيتن خلق باشدار بن ما كشل قال كي هبو از بينم از خو كار برودكشن اتكم از بينم يعني هدي انه كجيتن ادناف بيجي كانش خليكن هنگاونن بو سينما تن ادناف دا هدي تن وشني كا بيجين السينما دف خلق ما شني مشكلات دا برفرهد بيتن كا سينما چا قالك جوازش دراما يا و فیلمین بازاری وای بەدڵنیایەوە وەکو خۆت ئاگاداری کاک میوان سینەما هێشتا لە کوردستان وای لێ نەهاتوو کە گەنجانمان بتوانن بە پیشەیەکی سەرەکی خۆیان هەڵی بژێرن وانە کە ژیانی خۆیانیان لەسەر دابی بکەن واتە بە پیشەی سەرەکی خۆیان کاری ئەکتەری بکەن واتە ناتوانن ژیانیان بەوە بەڕێوە ببن ئایا ئەوە هۆکارێک نییە بۆی گەنجان هەنێک جار سارد ببنەوە لە سینەما یان کەمتر بیلۆ بکەن و لە سینەما بەشدار وایە بەداخەوە ئەوە بەڕاستیژی ئەو تشتەواڵێم لە ڕێگای 24 لە هەموو حکوومەت جاگە لێ بیت بەڕاستیژی ینی کەسانە هەن زۆر زیرەک حەزکەم بژ بادینی بێژم کەسێت هەن gelek زیرەک و gelek باش و تێنەت ناو سەحا سینەمایەدا بەس کو دوێت بخۆ کارجی بکەن ماڵە خۆش و خۆشی پرێڤە ببن لە vêrê tu bêhet wasatê sînemayê da li vêrê bêjin me drama nîne salana tu kar bikey her meselen bêjin aborî jî baş bibît xwe pêş bêxicî hez ket gelekê teyn hez ket zehya jî day
جب کار سینمایی بهند ناف کار سینمایی دا بس آلدی وقت ساعت که تا پیش خود تشتکل پیش خود هلای یعنی نشد جان بهتر سری چه خدام خزان بید چه بجیم گنج بید با شهر و جای پاشی نشد بزوجی باشە پێت باشە چی بکرێ بۆ ئەوەی کە گەنجانمان وەکو هەموو گەنجەکانی دەرەوە کە ئەزانین ئەکتەرانی زۆر بەناوبانکەیە کە وەکو سەرمایهداری وڵاتانیان لە هاتووە بەهۆی کاری ئەکتەریەوە چی بکرێ بۆی گەنجانی ئێمەش بتوانن بگەنەوە ئاستا و کاری سینەما وەکو پیشەی سەرەکی خۆیان هەڵبژێرن. مثلا کل بره حکومت وی سرنده شول بکردن راستیجی اف گنجا وقتی ببینن گنجک پیش کرد ما گله گنجی تنیجی اعلامی نزانن ید گشت مرحله که گله که باش وک سینما وک پرودکشن دا کار بکن بر کامیره پیش کامیره بس چه از این صرف ما سرندهجی لازم حکومت چاولوان آبیدن اگر چه نبید تعیین بکن معاشقان هبیدن پشتینگی اوتشن وک عقد جان خوش ببنه سری فیلم تینا چکرن و از بینم کردستان نوکه بویا لوکیشن اگه بو اروپا شن فیلم دخل ویره درست بکن و براحتی و گله مرتاح کردستان شن شول سینما بکن وقتی تینا ویره جی پاره خوش تینا ویره گله گنجی تدا کار کن بس بداخو مثلا بری 2014 3-4 فیلم بجین محافظه دو که ادنا چکرن گله خلکی تدا کار کرد پشتینگی واسه کردستان زوری نخوش بو مثلا سیاسی و ما عراقی دو سه سالا شو نبود یعنی او گنجه ما بطال یعنی دو سه سالا يعني قيراني دارایی و شەڕی داعش کاریگەی لەسەر بواری سینەماشە بووە زۆر باشە زۆر چاکە وەکو خۆت میوان وەکو خۆت تا چەند دەستی گەنجانێک گرتەوە و گەنجانەی کە حەزەکەن لە بواری سینەمایە کارکەن من زۆر ئەفتشتا دەکەم یعنی بەڕاستیش من زۆر هاوکار بووم لەگەڵ گەنجان و من گەلە گەنجیناینە ناو کار سینەمایدا حتی کار که جی قناعت بود چه بود اکتر جی کار بکن هر کجی هر کارجی و من کرتا فیلم اگه درست کرد مشیا وی کرتا فیلمی بیانی همی اکتر ها بگیرش پیش کامیره بگیرش دیو پیش درینه همی بجین کرد بون خلکی بیره بون با من اشوله گله که خوش بش برکو خرد کرد بون خلکی کردستانه بود لە یشتەکە ڕازی بوو وەکو خۆت وەکو بەرهەمێنەری فیلمەکە بله یعنی ئەتوانین بڵێن کە گەنجمان هەیە لە بواری سینەما لە بواری دەرهێنەرە لە کامێرەمانە و ئەکتەری زۆر باشن ئەتوانین ئەوە بەکاربێنی لە فیلمە کوردیەکانە سەدان سەد ئەو تشتە من لەگەڵ ئەوە هەنەژی مە گەنج هەنە یعنی هەکەر حکوومەت سەروی تشتی ڕاستیتن وان گەنجێت بژین وەک ئەکتەر وەک دەرهێنەر وەک کامیرەبان وەک مۆنتاژ شتێک هەیە ببوورە قسەشەکەیت ئەوترێ کە دیمەن زۆر جار کە سێرچمەکەی بۆم بابەتە بۆ چوونی چەند کەسێکم وەرگێ ئەوترێ لە وڵاتانی دنیا سینەما وڵاتێک بەڕێوە بە نمونە هۆلیوود و بۆلیوود باشە دەوترێ کە وڵاتێکی گەوری وەکو ئەمریکا هۆلیوود زۆر پشتیوانیەتی یعنی ئایا بۆچی لای خۆما وا بیر نەکراوەوە کە سینەما بکرێ بزنسێکی زۆر گەورە و یعنی ئێوە ببن بە هاوکاری حکوومەت افتشتا اگر حکومت ها کار بید براستی اگر حکومت هایی ما بکتن وقت سینما کار شن گنوی تشتی مثلا اف درامایت دبلج بکن از زمان سورانی و کرمانجی کاره که زور صرف کن جبلی که اف درامای چندید کردن خلک ماجی راستی جی باج و چیت وقت سینما جی چکو بیجین بخلکی سینما نیه یا شنیه درکتی او حسب کن دراما و سینما و فیلمه جه ترسن راستی جی او درامای نتوان آزداه کو بجین کردستان بربین تخاره وی چاوی سکت از سینما کاک بیوان لە نێوان قسەکان تا باسیەوەت کرد کە چەندین کۆمپانیای پرۆداکشن هاتوونەتە کوردستان و کاری فیلمیان کردو ئایا بەوەی ژینگەی لەباری بۆ یاخود توانای گەنجەکانمان بووە من زۆر ڕخنە وان کۆمپانیایە ئەس ڕخنێت کەم وان کۆمپانیای کوردستان شۆت کەن ڕاستیجی وەک پرۆداکشن من نەدیتی حەتان و کە ئیک کۆمپانی شێت مۆنتێرێکی دەرێخیتن فیلمێکی مۆنتاژ بکات یە سینەمای فیلمە فرێتکەنە برلینە فرێتکەنە ئیرانێ فرێتکەنە تورکیا یعنی حەتان و کە ئەگەر تو نەشێ گەنجێکی وەک مۆنتێر دانی یعنی معناوی کەواتە هەبوونەوەی نینە یان دیوپیەکی بێژن کوردستانی تو پیدا بکەی تو دەبوو چیش دەرڤینی معناوی کەواتە ئەو پرۆدەکشنە هەبوونەوەی نینە بلا ناوێ هەبیت بەس عەمەلەوێ نینە جا لەوێ وێکی بڕاستیژی ئەو ئەکتەر مەزێدە هەنە بۆچی چونکو مەلگەل بیانیا کار کرد ئەکتەر شێت
جسد خو مشکی خو حز خو بهتر ناف سینما داش دل خود کرد بی هاری کاری بس چه درفت بود ببین باش که زۆر ماسیما سپاس. درفت الده زۆر زۆر سپاس بۆ بووی ئەو کە کاتێک کەدات. بوس ايدك تسامحيني. أنا مسامحتك بس هي غلطة وما عاد تنعاد. بأمرك يا خانم بأمرك. بيبي كيف عرفت؟ أنا بحس فيك يا بيبي ولو عيونك كلهم حزن واي. مزبوط بيبي. بيبي نحن لهلا ما قررنا وين بدنا نروح، يعني عم يمر الوقت بسرعة وما قررنا وين الفيكيشن. خير أخي، شوفي ليش معصب؟ شو هي قصة تفوتي وتطلعي مع بنته لأبو عصام على الجمعية؟ لا وتتعلمي فرنساوي كمان؟ بەڵێ ئازیزانێکێک لە میوانی گەنجانی ئەم ڕۆمانیکێکە لە ئەکتەرە دیارەکان کە خەڵکی ڕۆژاڤایە و لە چەند فیلمێکی سینەمایی بەشداری کردووە ئەویش ژەنیارخانە بەخێربی بۆ باشووری کوردستان. سپاس ونجی بخێر هاتنە سەرسەرێ من زۆر سپاس. پێم بڵێ سەرەتا باسی ئەزمموی خۆتمان بۆ بکە چۆن چوتە ناو کاری سینەماوە. از قلك مبسوط من تجربة سينما شغلي ما لأنه من أزي خوي بر دراما شغلهم دراما سورية فما دغاء السينما شغلي من قلك فرق ديمو بين تلفزيون وسينما سينما برخوشة وإن شاء الله قرك ده مستقبل السينما كرمان نجيب شغلهم قرك إن شاء الله بەهیوان تۆ کە بەشداری ئەو کارانت کردو پێم بڵێ کە بەشداریکردنی کچان لە ڕۆژ ئاوا تا چەنە لە سینەما. من بر الصعوبة نادي جاء من انه اذكر مانج مع السينما بشغلهم لانه بالنهايه سينما رساله جا عالمره جميع فن هاي اذا سينما ولا تلفزيون مسرح كله يعني جيت ادرج دبيبن انه ام رساله جا عالمره بشينن وبرايي من يعني جني كرمانج حق خو جبرنا جني كرمانج ده حربدت شغلن جني كرمانج قد اشتري كان فاكيد جا من برايي من صعوبتنا السينما ده بشغله يعني اداره شهر دكي كوني سينما بشغله يعني فمن برايي من تصعب نادي لانه وخاصه كرمانج روج اوفا جمعين دي تحرر هاي وبالعكس هين دافع ضد انت تشجيع دك انت هاري السينما كرمانجي اجرك ابو شغلهم لانه جرك رساله بيجينا جميع كرمانجي عالم انه ام كرمانجي روج افا او حمو كرمانج ام كونن بشغلن السينما دا ام قندر خانه ام قدشتي كونن بكن زۆر باش ئێستا کە هاتووی بۆ باشووری کوردستان و لەناو جێوێکی سینەمای ئەکتەری سینەمای کوورد دەبینی تا چۆن دڵخۆشی بۆی کە فستیڤالەکە لە باشووری کوردستانە ینی فستیڤالێکە کرێ لە كرمانج اسبر كيف خوش ما هذا اول مشاركه جا من كرمانج يعني جرائز نهوتم اقليم اول مره استلم كردستان فاس بس نا اخر مره اكيد يعني هذا اول مره اتم كرمانج بمجرد من نجي خاكر مطار اربيله شعورك انا زمطره وصفكم لانه من فورا بعد نفس ساعتين من 30 ماما كر مقول ماما حموك لك من كرمانج ند مطار دو كرمانج ادارم شارع كرمانج لانه ازفينا عايشين بصراحه من الشامي المازنبيم بر كرمانج تناي اختلاطي من جيب عربنا بالنسبه لفستيفال دغا هاتم ما شاء الله يعني فستيفالك دهوك سينمائي ينافس انه زب كرمانجي اكيد ببلشه مهرجان عالمي مهرجان سينما وكي جنديه يعني لا يقل من ناحيه التنسيق تنظيم بيرفكت مهرجان السينما فاز جنديرة نجاح وتوفيق دقدمينم ان شاء الله بدوراته المسبقه يعني تو كبجداري ام فيستيفالات كن امانجي سركي لبجداري كردن لم فيستيفالات شي اسلمن كرمانجما جرك جامن خدمتي كرمانجي خابكم جرك خدمتي سينماي كرمانجي بالنهايه از يعني حتى اذا بعربه شغلي جرك باك جراوند جامن حبيب كرمانجي فهذا فestival نبس معني ريد كاربت صراحة وأز مهرجان حاضر بالفستيفال هاتم مخرجين كرمانج ببينا منتجي كرمانج أز جندير ببم أز كرمانج ما وأز جمن دليما كيف خاش إذا بسينما كرمانجي رو بشغلهم وإن شاء الله يعني
يعني خير تشكيك ان شاء الله بتماي كبشداري بكل فيلمك بزماني كرمانجي سباس ان شاء الله يعني ممكن جرك بعد فتره كي جامن شي كرمانجي هبه سينما كرمانجي باش ئەگەر لەم فستیڤاڵایە دایرەکتەرێک دەرهێنەرێکی کوردە باشووری کوردستان بڵێ وەرە مشارەکەی فیلمێکی من کەوەکو ئەکتەر بەشدارە بی؟ من جامع مشكلة أكيد تنايا از كرمانج ربي شغلهم بالنهاية ترجو از كرمانج ما وأز هاتما معناه هدفك جامن السينما كرمانج بشغلهم وأز عارفين صار مخرج ومنتج إن شاء الله جرك يعني بشيء تشتك جامن صار سينما كرمانج بلغة كرمانج أدانكم ف قريبا يعني ڕێنمایی چی بۆ کچانی کە ئەیانوێ بەشدار بن لە فیلمێکی سینەماییە؟ اوكي اول شيء من يعني كوني ازيخو قيسك كردي ما نصيحتي من جميع يعني حمو كاتش كرمانج جيتشتي ناترسن نو باش وبهدفي خو كمان حتى لو شيء يمكن كرمانج يمكن انه تمثيل او اي تشت بس جرك امن بالنسبه جم جنده طموح هابه بكافي طموحي خو هدفي خو حتى بيكيني هوا تشج حزكي يعني تشج قزك يعني برقزك هنا انا قصدكم تشين شر لانه جي واحد شارع حزكن فاي طموح بالنسبه جي قيسكي كرمانج راد جي حزكي جرك بيكيني هدفي خو باسي هدفك هدفي تاتشيا هدفي من شي هدفي من ابيجين بصراحه يعني اكيد ربي من هدفي من يمكن ازبلشي دراما سوريه از ختام كم بسينما كرمانج بهيوان كبتواني بهيوان كبتواني ان شاء الله سر كوتوبي زور خوش حال بك لقل زور خوش حال بك بەشدار بی لەگەڵمانە ڕەڤەنجان خۆشحاڵین کە لە بەرنامەی گەنجانەیە بەشداریەکەی و هاوکات وەکو ئەکتەرێک بۆم باسکە گەنجێکی تازە چوتەتە بواری سینەماوە ئەم چۆن ئەم بوارە و هەڵبژارد و حەز و خولای خۆت بوو ئایا هیچ ڕێگریەک ئەبینی یاخود کەشەکە لەبارە بۆی کە گەنجێکی وەکو تۆ بەشدار بێت؟ نجمە بخۆ ئەکتەری حەزێکە نەکو کۆرێ منە چونکە ئەس قوتابی مەلزۆنکوێ gelek xwandina min dîreş aktingê bes linêk min naxê min doya heyj biçîkotiya min meheş akteriyet kir û ez rojane hema jiyana me ez bînim akting e ez husat bînim û li Kurdistanê mixabinî ve hind tu neşê zîkov çiyet sînemayê da film dikê min û wextê film jî têne jêgirtin ew kesê dijê girît nakete yani hind reklamê bû naket ku hemî kes bînin û ew hez jî heyj ایکی نیبیت شنی پیشتر نافدا اویو که ما تو مجبوری خونزی که حتی بخو جهه گید بینی و تشید نافدا. باشداری چند برهمی سینمایی کردوا؟ کورت سینمایی وی ودا بس نه خود من دو فیلم تاین گل دو هنر گل دو در هنرت گلک باش نوک از دیار نکم کوکینه بس من هنده کوردیه تاین نیت سینمایی درامای داد هنده درامای نافخویی هنده کلیپ دا من او کاری هی باش بحکمی که خوانکاریشی تو حزکی لبواری سینما شاکر کی تو بخ خوزگ و آوات کان هول بی گنجی که حروک و بوزه دیاری بوم باسکه زور سینمایی بالا زور بوم باسکه لا چون سود لن فستیوالانا ورگرتو لکات یک ازانی کسی بیانی تیایا و هیچ کۆنتاکت و لیدێکە دروست کردو لەگەڵ ئەو کەسانی کە بیانین و یەنە هەرێمی کوردستان بەشدارن لە فستیڤاڵەیە؟ ئەس سپاسیا فستیڤاڵە دووەکێت کەم چونکو ئەو یۆ بووە ڕێکێک و ئەس هەردوو فیلمێ دیژی بدەستمە بکەون بووە ڕێکێک و ئەس بشێم گەهمە ئەو حەزۆڵنێکمە هەیک و ئەکتینگە هات بشێم گەهمێ vê festîvalê ez hatim kar kir destpêkê wek xwebaxş hêdiyê diye ser ketim û min divêrê da xelk niyosîn derhêner min niyosîn min kontak gel kir heta ez bûme cihê hindێk û pişên rolekî bidene min filmekê de. بۆم باسکەوتە بە بۆنی فستیڤاڵەوانە توانیم بچمە ناو کاری سینەماوە ئێستا ببوورە لەم کاتەیە کە ئەم بەرنامەیەکەی لەوانەیە کۆمەڵێک گەنج هەبێ حەز و خولیای ئەوە بێ کە بەشدار بێ لە فیلمێکی سینەماییایە وەکو ئەکتەر چوزان وەک کامێرەمان وەک دەرێنەر ئەو کارانە تۆ چی بوو کە کردێ بۆی وەکو ڕێنوێنیەک بێ بۆ گەنجەکانی تر چۆن دەست پێ کرد لەگەڵ چیا کۆنتاکتێک کرد یەکەم جار دەستپێکی فستیڤاڵێ ایمیلی دین تخور بو خوبخشا تو چی بیا خوبخش وقتی تو بیا خوبخش اما ایگم درگه تفکر تو هدیه ناف فستیواله دا فستیواله دا کی تدایت زونی در هنرن اکترن او کس نویل اکتر رو گرهن اپرای که هنده
وقتی تو شولی خود کی تو دید بار را حزاخوشی دیار کی و هکر فیسیتا دیو دل در هنر کی بیت آنجی کسی کی یه فیلم کی چکه ده تو هیجه گرته و چه بنویت هندی تو پتر شولی خوب باش که دنویتا بلندتر لهت وقتی نویتا بلندتر لهت گل هندی و بو شولت اکتینگی و بو وان کارشی ده سەرنجۆن کەویتە سەر ئێمە هیوادارین کە کۆڵنەیە و هیوای سەرکەوتنی زیاتریش بۆ بە خوازی هیوان کە کاری سینەما لە کوردستان بگاتەوە ئاستی کە بە پیشەی سەرەکی خۆت هەڵی بژێری سپاس بۆ بەشداریکردن. بەخێر بێ ماوەسا ناسر بۆ بەرنامەی گەنجانە ئێمە پێش جەنابەت ڕای چەند گەنجێکمان وەرگرت بوو لەسەر بەشداریکردنی گەنجان لە سینەما ویستمان کە جەنابیشت وەکو کەسێکی بە ئەزمون لەو بارەیە وەربگرین و هیوادارم ئەو چەند دقەی وەکو بە هەستێکی گەنجانەوە لەگەڵمانە بێ و هیواداریشین لەبەرەی کە تۆ بەشداری لە بەرنامەیەکی زۆر گەنجانەیە جەنابیشە گەنج بکەینەوە. وەڵا بێگومان یعنی گەنج و لاو لە هەموو جێگایەک دەبێ بیانی نە تەنها لە سینەما لە ژیان خۆی ینی بە وجودی گەنجەکان یعنی دەبێ ڕاوەستێ دنیا ڕاوەستێ بەردەوام دەبێ گەنج هەیە لەگەل ژیانە وەش بەیەک دێ ئەوی تر دێوی دێ بێگومان لە سینەماش لە هونەر بگیشتی و لە سینەماش بە تایبەتی زۆر پێویستیمان پیانە بێ ینی ئەگەر وەکو ئەکتەر بن ئەگەر وەکو کادری هونەری تەکنیکی بە تایبەتی لایەنی ئیدارەکان لایەنی دارایی وەکو ئەسیستن ئیشەکەن و بێگومان دەبێ ئەوانش سەبریان هەبێ ئەوانش عشقیان هەیە بۆ هونەر مستایگیان ئێستا بەشداریکردی گەنج لە سینەمایە بە پێی ئەو پێویستیە کە ئێوە چاوەڕێتانە کرد ئایا ڕێژەکە بەو شێوەیە کە ئێوە پێشبینیتان کردووە؟ خۆی بێگومان ئەوەی هاتووە بۆ ئەو بوارە بۆ ئەو هونەرە بە عشقەوە هاتووە دیارە ینی لە بدایەتەوە کە دەسەکە بە ئیش لە سەرەتا ئیشەکە دیارە ئەمە چەند حەزی لە ئیشەکە چەند سەبری هەیە چەند تەحملی هەیە ئەوە زۆر گرنگە دەبێت گەنجەکان ینی هەندێک چاوەڕێ بکەن ینی چەند ئەزمونێک یان هەبی وردە وردە بچنە پێشەوە ینی ینی نێن لە بدایەتەوە مەثەندەیە یەکەم کاری هونەریەوە خۆی خەڵکی بیناسە بێتە ئەکتەرێکی گەورە ببێتە دەرهێنەرێک نابێ ینی من هەم گەنج بووم تەمەنی ئێوە بووم کە چوون بۆ تەلەڤیزیۆنی عێراق لە شەستەکان 2 ساڵ من لە ناو ئیستیدیۆ ئیشمە کرد تەنها ئیشم ئەوە بوو دەنگ هەڵگر بووم و کێبڵات و ئەو شتانە پاش 2 ساڵتر بوومە ئەسیستینی وەنەگرت دوای 2 ساڵتر یعنی بە 6 ساڵ اینجا چوومە کۆنتڕۆڵ یەڵا ئیشم دەکرد طبعاً بەڵام تۆ ئەو تەجروبە ئەو ئەزمونە سوودی وەرەگری بۆ داهاتوو ئەبێتە ئەساسێک و بەبێ گەنجەکان بەڕاستی هیچ کارێک ناتوانانی بکەی ینی بەبێ ئەوان باشە مامۆستا ئەمانوێت لە بەرنامەی گەنجانەیە گلەیەکی ئەو گەنجانت پێ بگەێنم کە لە بواری سینەمایە کارەکەن دەڵێن هەندێک جار لەلایەن بەشێک کەسەوە جیلی پێش ئێمە کە لە بواری سینەمایە کاریان کردو ڕێگر بوون بۆ ئێمە مەتەڵەن بۆ نمونە من دەمەوێت کارێک بکەم وەکو دەرهێنەرێک پێویستیم بە گەنجە لە چیرۆکەکەەوە ئەڵێ گەنج دەبێ هەبی لە ناو چیرۆکەکە هەیە وەکو ئەسیستن وەکو هاوکار دەبێ هەبی بەڵام ڕێگا لێ بگرین نازانم ینی چۆن ئەڵێم ینی پێڵێن تۆ دوور بە نێتە ناو ئیشەکە شتێک وان نییە بەڕاستی گەنجیش خۆیش دەبێ معریفەتی هەبێ ڕۆشن بیر بێ و وردەور دەبێتە ناو بوارەکە من بڕێم ئەتوانێت جێ خۆی بگرێت و بێگومان هەموو کەسێک لە گەنج ڕەنگە تەعاملی باش نەبی بەڵام ئەوە نابێتە قاعدەیەک ڕەنگە بەعزە ئەشخاص هەیە حەز ناکە مەتەڵەن کەس بێتە جێگای بگرێت بەڵام بە ئەو گەنجانە ئەو لاوانە بگەڕێن بە دوای ئەو کەسانە کە بالفعل ئیمانێکیان هەیە بە دوا ڕۆژ و بە گەنج باشە مامۆستا تا چەند گرینگە گەنجانمان بە شێوەیەکی ئەکادیمی سینەما بخوێنن بۆی سەرکەوتوو بن بێگومان یعنی زۆر گرنگە خوێندن بچنە پەیمانگا هونەرە جوانەکان دوای بچنە کۆلیج
دوای کۆلیج ڕەنگە دراساتی تری بەرزتریش وەرەگرێ بێگومان شتی ئەکادمی زۆر گرنگە لە تەنیشتی ئەزمونونەکە و لە تەنیشتی کارکردن. ئەی ڕاتچێ لەسەرەوەی کاڵێن ئەو گەنجە ئەکتەری لە خوێنیایەتی بۆ نمونە لە توانەکانی خۆیان هەیە ئایا ڕایت چیە لەسەر ئەوەیان؟ خۆی بێگومان ئێمە هەمومان گەنج بووینە و مناڵ بووینە ئارەزۆیەکمان هەیە مۆهبەیەکمان هەیە لە هەموو بوارەکانی هوەر هەیە بەڵام چۆن خۆی یعنی چۆن خۆی بپارێزێ چۆن بتوانێت ڕۆژ بە ڕۆژ باشتر ببێ و گوێ بگرێ سوود وەربگرێت لە ئەزمموی ئەوانی پێشوو ئیشیان کردووە علم و معرفەت و ئێستا ئەتەرنێت و زۆر شت هەیە و بینین هەیە چەند فیلم ببینێت چەند بچێتە ناو فیلمەکان طبیعی هەموو کاریگەری هەیە. ئەمە کۆمەڵی نەسیحەت بوون پێم خۆشە پێم بڵێ لەوانێسە گەنجانێک ئێمە ببین حەزکەن لە بواری سینەمایە کارکەنیان ببن بە ئاکتەریان وەک بۆنمە دەرهێنەرێ جەناب کە ئەزمموی چەند ساڵە و هەیە چ نەسیحەتێک و ڕێنمایەک ئەی بەوان؟ وەڵی یەکەم خۆیان ینی بەقوت بکەن لە علم و معرفەت و زانینی سینەما و فیلم و هوەر بە شێوەی گشتی حتا میوزیکەوانی تر شت زۆر ببینن چەند زۆر ببینن ئەوە لە سوود وەرەگرن حتا گەر شتێک لەوە پێش بینیت یاگێ لێ بووە باوەری بگرێ نەڵێ من ئەوە زانم من ئەوە گوێم لێ بۆ ئەوەم بینیوە نا یان مێش کرد ڕەنگە بەعزەجار دوعەکەوێ ناتوانێت لە بیریەچێ ئەوە دووبارە کرێتەوە بۆ دەماغ ینی دووبارە ئەو زانیاریانە دەبێت دووبارەی بکاتەوە فیلم زۆر ببینێ و سوود وەربگرێ لە ئەزمموونەکان و هەوڵ بدا نزیک بێ لە ناو هوەر و هوەرمەندان و گەنجەکانی دیکە زۆر جار کارە بێ بۆ هوەرمەندان من بەڕایم بەبێ ئەوان کەس ناتوانێت ئیش بکە. دەستە خۆش بێت زۆر خۆشحاڵی مامۆستاگیان کە لەگەڵمانە. جا لەو ئەکتەر و سینەماکارە گەنجانی کە ئەمڕۆ گفتوگویان لەگەڵاکەین لە بەرنامەی گەنجانەیە ئەمڕۆ لە حوتەمین فستیڤاڵی دوهۆکە چەند خۆبەخشێکمان لەگەڵایە پێمان خۆش بووکو بەرنامەی گەنجانە گفتوگۆ لەگەڵ ئەوانە بکەین یەکێک لەو کەسانە دلڤین خانە دلڤین خان سڵاو لێبێت بەخێر بێت و هاوکات چالاکوانیشە دلڤین خان وەکو خۆبەخشێکە ئەمساڵ لە حوتەمی فستیڤاڵی دوهۆکە بەشداری و چالاکوانیشی تا چەند بەشداری گەنجان لە سینەمایە وای کردووە کە تۆ دڵخۆش بی بڵێ ڕێژەیەکی زۆر زۆر باشە. اكيد دەستبێکی دەستخۆشی بەرنامەجیات کەم کوواف دەرفەتە دایمە بۆ خۆم یادوێژی ئەکید تشتێکی گەلە جۆنە کوختێ مدیتی گەنجن من دەبەرە بۆ دینە تایبەتی کو پشک داریت ئەوێ ویستاڤاڵا فیلماکری کو کارێ خۆبەخشی نەکو تەوزیفی کوواسە بوومە دیار کرد کو گەنجن مە بە گەلک حەزا کارێ خۆبەخشی هەین هەروەساژی خزمەتە هوەرێ کوردی بکات و نیشاندانا هوەرێ کوردی و کلتورێ کوردی بۆ خەڵکێکی بیانی ڕاستیجی تشتە گەلە جوان بوو و ڕێژەیەکە گەلە لاو بوو کو دهین مدیتی هولا کنفرانسی هات برچافکردن واسه بو مدیار که جی که خلک ما حزر سینمای جهی تاوی گاوه و ان شاء الله سال و سال جی ده حزر سینما کردی ناخ گنجت خدا چینین. بخير بشرمية بخير بي توكو مسؤولي ريكاربيت لام فيستيفاليا پێم بڵێ تا چەند گرینگە ئەم جۆرە فیستیڤاڵانە بکرێ بۆ ئەوەی کە وەکو هاندانێک بێ بۆ ئەوەی گەنجان بتوانن بچنە بواری سینەماوە. ئەکید گەلێکۆ گرنگەک و ئە فیستیڤاڵا بێنە گرن سەرڕاستێ هەرێمێ و وڵاتە دنیاە چونکو بیتە نیشاندەرێک و دەستپێکێک بوو وە گەنجە ئەڤێت vên چن بەشداری سینەمای بن بەشداری فیلما بن چونکو بەلکی ترسەکال دەفۆنە هەی و بێژن سینەما گەلێکۆ بزەحمەتە ئانەم نەشن کاری سینەما بگەن ئیلە هونەرمەندێک بیت ئان ئیلە پەیمانگە خلاص کرد بیت بەس گەلێک کەست هەین یعنی هێزە شخصیە هەیە یعنی بەلکی تشێت بەشدار بیت بجا دەستپێکێ دەهێتە پێش فیلما پاشی دێ خواندنا چەند کتێبەکەل سەر کارکردنا سینەمایدا و پاشی
هدي حدا بشت يعني اجر عتابو تشبي بتوانت زۆر باشە خۆ دەزانی لە فستیڤالێکی ئاوایە کە ئێستا کرێمە خەڵتنی فستیڤالی دوهۆک وە لە دوای ئەمەش فستیڤالی تر ئەبێت گەنجانمان توانیویان ینی تۆ ئاگار لێ بۆ لەوانەیە ئاگار لە گفتوگۆکان و بەریەکەوتنەکانی نێوان ئەکتەرەکان و دەرهێنەرەکان بێ توانیویانە کۆنتاکت و لیدێک دروستکەن لە نێوان خۆیان و ئەکتەرە جیهانیەکان یاخود دەرهێنەرە جیهانیەکان تاکو بتوانن لە ئاستێکی نۆدەوڵەتی ئاکار بکەن اكيد روستيل دسبيك يعني نبسكتش كرت ماجي يعني نتشيان بينات نافكار السينما داش بالكو ما عندك عادات وتقاليد عشائريه هين ديكو بوبتوانا ان نزيكتوانا نتهلان بينات نافكار السينما دا يعني اكثر يعني شد بجنه مخرجات ما مجبور بون داخل كيش جدر به ولات اینن دا کاروان سینمای پروب شد بس نوکه يعني پشتی ویستاوالت فیلم هاتینا دست بکرن و بردامی حتی نوکه يعني بو يعني هاندرک بو گنجا کو اوجی بچنه نافکار سینما دا و پتر سینما کارت بیانی بنیاسن و شد گلک و دوبکن و گلک يعني اکترت ما دهو که نوکه يعني جایزه دنیای برینه یت باشترین اکتر و خۆت مەبەستەکەی من لەوە بوو تۆ ئاگال لێت یاگال لە گفتوگۆکانە و کەسانی کە بەشدارن لەم فستیڤاڵەیە گەنجەکانی ئێمە کوردەکان توانیویانە لە کۆنتاکتێکی باش لەگەڵ ئەکتەر و دەرهێنەرە جیهانیەکانەوانی کە داوت کراون هاتونەتە ئێرە دروست بکەن بله اكيد كونتاكتك گەلک باشد ناوبەرەوەدا چه بووی ئەتیساڵاتت ناوبەرەوەدا هەین نوکە يعني ئەو ئەکتەرە جیهانی گەلک جا پێدوی بن فیلمێکی کوردی چێکەن ئەکتەرت مەیت کورد بن يعني شینا ئەکتەرت خوب بینن یەتمەیت کورد گەل خود دەنەکاری و کار گەلکت باش زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمانە بووی دەیوان کە لە ساڵانی داهاتوو شار بەم شێوە بتبینینەوانێ و خزمەت لە بواری سینەمایە زۆر باشحاڵ بووین.